بە ئامانجی ساغکردنەوەی بەرهەمی ناوخۆیی بەتایبەتی بەرهەمی تەماتە، وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنێکی لە یەکتێگەیشتنی لەگەڵ دوو کارگەی تەماتەی لە هەرێمی کوردستان ئیمزا کرد. بە جۆرەی ڕێککەوتنەکە ساڵانە 50 لە سەتای بەرهەمی تەماتەی جوتیارانی هەرێمی کوردستان بە نرخێکی گونجاو وەردەگیرێت کە جێگەی خواستی هەردوولا بێت. شارەزایەکی وزارەتی کشتوکاڵیش ناوەڕۆکی ڕێککەوتنەکە ڕوون دەکاتەوە و ڕایدەگەێنێت. چەند ئاسانکاریەک بۆ جوتیاران و خاوەن کارگەکان دەکەین. کارگەکان پابەندن بەکڕنەوەی بەرهەمی جوتیاران بەس بە ڕێژەیەک کە کار نەکاتە سەر بازاڕی هەرێم، یعنی گران نەبێت لەسەر هاوڵاتیان بەرهەمی تەماتە. ڕێژەی 150 داناوە بەڕاستی دوای زیاتر لەو ڕێژەیە دەکەوتە سەر خواستی کارگە و خواستی جوتیار. خاوەنی یەکێک لە کارگەکانی تەماتە لە هەرێمی کوردستان ئەوەی ڕوون کردەوە کارگەکەیان دەتوانێت ڕۆژانە 250 تەن تەماتە لە جوتیاران وەربگرێت. ئەو شتانی کە لە ساڵانی پێشووتر ڕووی ئەدات کە جوتیارەکان ماندوو دەبوون و لەسەری ساڵدا لە جیاتی ئەوەی کە بەرهەمەکانیان بفرۆشتنەوە بە نرخێک کڕیاریان زۆر کێشەی ساغکردنەوەی بەرهەمەکانیان هەبوو. ئێمە هەوڵمانداوە کە بتوانین ڕۆژانە 200 بۆ 250 تەن تەماتە لە جوتیارە بەڕێزەکان وەرگرین بۆی ئەو کێشەیە تا حدێک چارەسەرکەین. لە بەرامبەر ئەو گرێبەسەدا جوتیاران خۆشحاڵی خۆیان دەربڕی و ئاماژەیان بەوە کرد ئەگەر ڕێککەوتنەکە وەکو خۆی جێبەجێ بکرێت لە بەرژەوەندی جوتیارانە و ئیتر جوتیاران لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیان فڕی نادەن و بەفیڕۆ ناچێت. سەر بگریەوە زۆر باشە، فەلا ئەمە زەرەر ناکە. ئەمە هەموو ساڵانە زەرەری چاک دەکەین لە تەماتە، لەبەرەوەی زۆر دەبی و لە هیچ جێکی ناڕوە و معمەلانش ئیشان نەدەکرد. ئێستا من پارەکە بەس ئەم بەتاقتین لەوانە 80 تا 100 بەس تەماتەم خەسار بی. بە جۆرەی لە یەکتێگەیشتنەکەی وەزارەتی کشتوکاڵ بە ڕێکەوتن لەگەڵ کارگەکانی تەماتە 170 بنەتۆی تەماتە دەدرێت بە جوتیاران بۆ ئەوەی ئەو جۆرە بچێنن کە بۆ دۆشاوی تەماتە دەگونجێت. سنتەرێکش لە شارەکانی هەرێم بۆ کۆکردنەوەی تەماتە دەکرێتەوە. نرخی کارەبا بۆ کارگەکانی تەماتە کەم دەکرێتەوە و لەگەڵ چەند هاوکاریەکی دیکە کە پێشکەش بە کارگەکانی تەماتە دەکرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.